دەزانێت و زۆر غەڵەتی کاچی خۆم هیچ ئەوها نابی. ئێکورە برام چیژێکی جوان بوو گوتم بە مۆبایلی ڕسمی دەگرن بە بام پیشان دەدەم دەرم بابە ئەو چیژەم لێ ببینە سوالم ئەمە لێم دەکاتە ئەو هاتوو هاوەرە هەم سەر و جێراکەم بە بابجان دەشتێنێ. کورە ئەمنی بەجێ تێدەگەی لە توابی دنیام نەدیتیا کاچ خۆم ژیان ئەوهانیە کە تو فکری لێ دەکەیەوە هەوڵدە هەندێک خۆت بگۆڕە. بەس بەمرێ کو خۆم بگۆڕم ئاخر کو خۆم بگۆڕم لە وڵاتە وێرانێ چ هەیە ئەمە دڵی پێخۆش بکەم. ئەو جەگە هیچ شتێک نییە لە وڵاتی دڵی خۆت پێخۆشکەی دەبی لە بازاران بگەڕێ بە مۆبایلت ڕسمی کچی خەچین لۆ بگری هەرێم. نا مەوزوع ئەوە نییە برام. کاچ خۆم هەرێم ئەتوی ئێستا گەورە بووی هەوڵدە بە چاوەچکە تەماشای دنیای بکەی هەوڵدە خۆت بگۆڕی. باشە باش دەگۆڕێم. کاچ خۆم ئەتوو بە چ دەگۆڕی؟ ئەتوە ئێستا برادەرەکت نییە دوو فلسی بینی هەر نانە هەر هەندێک پیاو بیتن هەتێ ئێستا ئیشەکی باشت نەکردی ئەمە وەکوو برا گەورە کە پێت برێم ئافرین. کورە برام من گۆش بە هەمووتانە من دەکوتنەوە. کاچ خۆم ئەزەوە کوتانەوە بوو والله لە بەخاتری من نەبا فەرهاد و بام هەدەیان کوشتی. هەرێم ئەتون خۆش دەوێ بڕوا بکە حەز ناکەم ئەوها بژی. خوا کەریمە بزانین وەزعەکە چی لێ دێ. کاچ خۆم داک و بابم اختیار بوونە گوناحت دەگات ئێوە ئەزیەتیان بدەن. کاکە هەوڵدە ئیشەکی لە خۆت ببینەوە هەتەمەش هیمەتەکرد لە بۆ بکەین. هیمەتی کو؟ کورە ژنەکرد لەوە بینی. کورە ناوەڵە بابا من ژنم ناوێ خۆشێت نەبوویمە. تۆ بەڕاستی تا؟ ئەرێ وەڵا بەڕاستیمە دی خۆش سەحبەتی ناکەم. کورە دەنا باب داکەم دەرێ هەرێ مێشی سەریمەی خواردیان چی برێ ژن ژن. ئەوە جەنجی دەرونی پێدرێن واتە حەڵبی نەفسی لێوە دەکەم هەتا زوو پارەیان لێ بەردەمەوە. وەڵڵی هەرێم نازانم نە ئەمشێتم نەئەتوو. فەرات ئەمن لە دوور نزیک ئاگام لە مۆزوعی لێدانی تو هەر نەبووە. دەزانم برام دەزانم سوارە باسی لۆ کردم. کاکە بەکێر ئەو بەزمەی کردیە و ئەمیش دەگەرەوی لێک بیمەوە. وەڵا خۆ ئێستا ئەمیش کاکسابیرم بە زیێشتێ لە دوو شەشی دەگەڕێم لە خۆم بکەم. لۆ نایە لەگەرە منی شەکەی. ئێستا نا ئەو فاترەی لێ دوور بم باش. با وەختەش پێ بچی. سوارە هەر لێمەیە؟ سوارە وەزعی شڕە بەس شتێک هەیە و نازانم چی. لە بینی چێ؟ لە بینی سابیر و سوارەی. سوارەش قسەم لۆ ناکەم. دوو سێ ڕۆژە نەمدیتە. بزرە. وەڵا خۆمیش یەک دوو جار تەلەفۆنم لۆ کرد بەس مۆبایلەکەی داخرا. وا بزانم سوارە زەڕبەشی زۆر خراپ پێ دەکەی. لۆ هیچت بیستیە؟ نە بەس ئاخی جار دیتم زۆر کز بوو. لەو ڕۆژانەی وەچی دیتم ئەخباری قاچاقچیانی دەپرسی. باشە فەرار تۆقع دەکەی قاچاقچی بەدەستکەوی بڕوا؟ والله هێگە بە سەلامەتی لە کاک سابیری قوتار بی ئەرێ وەڵا لۆ نا. ئەتوێم شۆشی کوم شۆش بەم وەزعی بابم زۆر شەڕە. ڕوخا کاکە. ئەی بە تۆمات چ بکەوێتم؟ چ بکەم بڕۆم دەچمەوە مالێت کاکە هەشتا تەلەفۆن لە بۆ دەکەم و بێکسەر خەبەر دەیبێسێ. ئەمن هەر زوو دەمزانی نێرگز ڕازی نابی. وڵڵی کەژات ئەوەندە ئەمەلەمان هەبوو ئەیشفت. خوای گیان چەند بێزارم. کچی ئەمنی لۆ ناری دەوەڵڵی دڵم بە هیچ شتێکی نابتەوە. پێم باشە هەر محاوەڵی دەرێ بکەینەمە. بە من ناری بە چ محاوڵەی دەرێ بکەین ئەوە دەبینی بە خۆمان بە چەند دەدەسەری دەژین. باشە سەفین و سەرچی لە ئاری نادەی. تازە چێ دەرێ و فەقیرە ئێستا و پارەی لەکەم مایە ئەوە وەختێک بۆ قسەی دەکرد. ئێستا دنیا دەقە و سەعاتە. ئێستا دەبڕۆ خۆزەرە ناکەی؟ دەباشە بەژێ توی دەکەم بزای کو دەبی. وەڵی زۆر تێک چوویمە بەڕاستی زۆر تەزمیر بمە بڕوا ناکەم وا بە ئاسانی بێمەوە سەرخۆ. کەژە ئیمانت بەخوای گەورەبی هەمون ئێستاش ئیمانە بەخوای هەیە هەدی جۆر لێ نەبووە دەرێن ئەوەی لە خوای غافلە کافرە. دەزانم بەس دەرگەی خۆی ما بە بەردەوامی لێدین و خوا دەرکەمان لێ بکاتەوە.
مارت خرانە بێ ئەبن نەمدید ڕۆژەکی بە چاکە باسی ئەو کوڕێ بکەیت چ چاکەی هەیە هەتە باس بکەم چێ هەت چاکە ڕاوەستە بارام ئەتو واز لەو کوڕی بینە ئەگە لە ڕقیت و خۆی بە شتێکی دانەدا ئەمی لە دنیای هیچم نەزانیە کچێ دەبەستە وازم لێ بینێ کچە یەقەتانێ قەمکەنەوە دەبی کەنێ ڕۆژێک بێ بم کێژم هیچ خەمێ مەخۆ خوا هەزار دەرگای هەیە ڕۆڵە دەزانم بابە بەڵام ئەو تەسڕفاتی نێرگزی دەزانین چەند ئەزێتی دایم هیچ جێمە دێ ڕۆڵە هیچ جێمە دێ خوا کەسی بێکەسانە خوا دەبی کەمجی دەرکەشی بە ڕەحمەت لە مەش بکاتەوە کچی خۆم لە پاش هەموو تەنگانەیەکی فەڕەحێکی شەر هەیە ئەتوو لێگەڕێ بیتە دەستخوای وەڵڵی سەفین مرد لەگەڵ ئەو هەموو خەمانە ڕۆڵە ئەتوو شتێکی وانەکەی خەم و خەفەتی زیاد بکەی ئەتوو بەڕێی من دەکەی هەر پشت و پەنابە لە بۆ سەفینی ئەو جەخۆ هەروەشم کردی و هەرواش دەبی بابە ئەمە شتێکی بە کچی خۆم بابرێن ئەتوو قەت نەکەی خۆت لە فەرهاتی لالوت بکەی چونکە کوڕی خۆم ئەو گوناحی نییە هەر هەندەش دەستەڵاتی هەیە لە مارێ بابە گیان ئەمن هیچ گلەیم لەوی نییە بەڵام زەحمەتە جارێکی من قسە لەگەڵ نێرگزی بکەم تنفيذ بو او واجبك هاك سابر خوال لقر کاک سەفین ئەمە زۆر داوای لێبوردن دەکەم لۆ لەبەرچە وەڵڵاهی شەرمەزارم نازانم چ برێم تێناگەم مەقسەدت چی ئاری جان ئەوێ ڕۆژێ وچێت و هاتی بۆتە دەوە فەرهادی برا مندارێکی دایتەم و پێویستم بە پارەکەی نییە ئەمنیش پاشی تو هەستان چوومەکرد برام پێکەوە چوینە مەعرەزی تەکسەکمان بە شەریکی کڕی و ئەولەی دەخوڕی ئەمن دەزانم زۆر بێشەوسم سێزدەیە سێزدا ئەو قسانت چێ دەکەی وعدی پیاوان بی هێوارە تەکسەکەی بەمە مەعرەزی و بیفرۆشم ناکاگاری نا هەموو قبول ناکەم شتی و هاکەی تەکسی لەوە خاتری و بفرۆشی کاکات و ساحب مارم داری دەباش تەکت پێ ببڕێ ناکاک سەفین نا ئەو قسانت چێ دەکەی ئەمە برای یەشین نا ئەمن لێ ناگەڕمە توشتی و هاوکەی ئەم چارە نووسی خۆم دەدەمە دەست ئەو خودایی هەر ئەو کەسی بێکەسانە ئامە تو بیدا بەس کاک سەفین زۆرم پێخۆشە مەجالم دەی کورە با تەکسەکەی بفرۆشم و پارەکەت بدەمێ و ئەو چاکەی بکەم کاکە خوا سەلامەت بکە خوا بتپارێزی کاکە من مەمنونی تومە بەخوای لە چاکەی تو دەرناچم ئەو جە ئیزازەی برای خۆت بدەم با بڕۆ ئێدانیشتی هێشتا زۆر بە خودای وەختە هاتە پێ هەندێک شار ڕابدەم چاوە گەلە بخێتی چاوەکەمی والله حازم حەمەد ئەوە لەگەری دەڕووی ئەوە بارام ئەتوو هە دیارنی دیار سەرەکمان نادەی ئاخر باشە خزمەتی کو هادەبیتن والله حازم حەمەد ئەگە دەزانی دڵم چەند بە خەمە چەند بە ئازارە بەخوای قەت گلەیم لێ ناکەی ئەوە لێگەڕێ ئەوە بدە دەستخوای خوا بەخۆی هەر ئەرحەم الراحیمینە ئامەتو بیلە قسەکەت تەواوە بەس دەرێم حازم حەمەدا خۆم دارکوونە وەزعتان کووە وەڵڵاهی باشەوە دەڕات تەقەتەقە حازم حەمەد دەرێم قەونیە خەمەچی لە هەورۆی بخۆی شایەکی بکە ژنۆ کەچلۆ بینی بەخوای بارام ئەوی ڕاستی بی یەک دوو جارم پێ گوتیە بەس دەرەی بەخۆی مەیلی لێ نییە باشە حازم حەمەد لۆ لە چی کەمە لۆ مەیلی لێ نییە
والله دري هتا خانێکی ترتیب نەکەم ئەمە ژنێنانی. خانی؟ ای باش حازم محەممەد خانێکی گەورە ماشەڵڵا زێتان فەڕاحە. دەزانم بەران ئەو دەرێ ئەمن وەچی ژنم هینا حەز دەکەم لۆ خۆم بەتەنی دانیشم. لۆ دیارە پێی شەرمە لە گەرەنگۆ دانیشی. نا والله پێشەرم نییە بەران ئەو حەز دەکات لە خۆی سەر بە خۆ دانیشت. باشە حازم محەممەد دەرێم ئەو سڕگمەت خۆی پێ بەڕێوە دە چی بەتەنی دانیشتی؟ بەخوای باشەوە لەگە دوکانەکەی تەقەتەقەچی دەکاتن. بەس بارە ئەتوو لۆ خەمەچی لە هەرێمێ ناخۆی. بەخوای هەرێم ئی هەندێ نییە خەمی لێ بخۆی. خۆزگەوەکی هەورەی تو پیاو باە وەڵڵاهی حەفتا قەردم لۆ کردبایە دەرۆزەم لۆ کردبایە ژنم هەر لۆ دەینا. لەگەری باش بە دەستی بەسەری دابینە با هەرەتە نەبی لە بۆ لایەکی. ئەتوو دەزانی چمارە چ قەرپە هەموو ڕۆژێ مشکلەکەم لۆ دروست دەکات. کۆتو بەڕاستیتە کوێ کەنجی وە هاتم ئێستا کاکە ئەوکە ئەمن لەگەر بەکری لێک بوویمەوە. بە خۆتان ئیشی خۆتان باشتر دەزانن. ئێستاژە تو ئازادی ئیش لەگەرم بکەی یان نا؟ ئیشی من مەسلحەتە چێ پارەم باشتر بداتێ معامەڵەی خۆشتر بی لەگەوی ئیش دەکەم. ئەگەر لەگەرم نیشە بکەی تووشی گرفتەک نابیتر درێژی. ئەم نیش ئەوەم دەوێت کاک تایر. ئەگەر لەگە بەکریش ئیش بکەی تو ئازادی. با بزانین کو دەبی؟ بەرام نێگرزام هەیە. برێ حەز ناکەم قسە لە بینی من و بەکرین بێ بچی. تەمین بە کاک تایر. خۆ من مدار نیمە هەرزوش پێم گوتێ من عیلاقەم لە مشکلین گۆ نییە. باشە ئینشاڵڵا هەروەچی پێشترێ هیچ لەگەرێکگیری دەکەین. ئینشاڵڵا. ئەرێ تا ئێستا نەزانرا چێ بوو؟ نەخێر کاکات هەتا هیچ پەنجەبۆی بە سەمێتێکە شۆریایەوە. زۆر سەیرە سوارەی فەقیر مشکلی لەگە کەس نەبوو. لۆ هەمان مۆزەی ساویشمە با کرد تەوی شەروەی بووە بەرامەت پێم بێ قسەکانی ساوی تەواو یان نا. ئەوەندەی من ئاگام لێبی تەواوە چکە سوارە تەداخلی کەسی نێدەکرد و هەر خەریکی کار و کاسبی خۆی بوو. باشەت پێم برێ سوارە لەگە سابیری بینیان بوو. بینیان باش بوو ئەوەندەی من ئاگام لێبی و لە شەریکەی بم هیچ مشکلیان نەبوو پێکەوە. باشە سوارە لە تنەتوو هیچ قسەی نەکرد بوو؟ ناوەڵە بەس پێش چەند ڕۆژێکی دیتم لە دوو قازاسێکی دەگەڕا دەیگۆ سەفەر دەکەم بچمە خارج. باشە پێی نەگوت لۆ دەستە خارج نەزانی سەبەبکەی چ بوو؟ ئەوەی ڕاستی بی لێم پرسی بەس دیار بوو های جواب دامەوە دەیگۆ لە وەزعەکەی بێزار بوو دەمەوێت بڕۆم. باشە کاک فەرات نازانی وەخت خۆی لۆ ژنەکەی تەرەقدا بوو؟ بەرێوەڵا جارێکی لێم پرسی بە سوام هەست کرد حەزی لێ نەبوو جواب داتەوە. لۆ وەڵڵاهی وا پێدەچوو خەلەلەکەبی لە سواری ڕەحمەتی. خەلەلی کو؟ وەڵڵاهی جەناب پێدەچی خەلەلی ژنی مێردایەتیان هەبی. تێگەیشتم زۆر باش یەسە ڕۆ بفێتە نیشتم کن کاک فۆز محەممەد ئیفادەی خۆت دە و ئەگەر هیچ شەکمان پێ و دەنێگوت. باش ئەم بڕۆم خزمەتانە خواحافیز. پەک ئەو بەستە زمان دەبی لۆ کوشدابی. واللهی برێم چ بابە بەخۆشم نازانم سەرم لێ سوڕمایە. ئەمن لەوەی دەترسم مشکلەك شتێک لۆ فەرهادی ببی. نانا ئیشاڵڵا هیچ مشکلە لۆ فەرهادی نایی بابە. فەرهاد وازی لە شەریکەی هینایە باوەڕ ناکەم هیچی لەبۆ بی. خوا کەریمە خوا بیپارێزی. بەس سەفین بەڵێ دەرێم دەبی سابیر دەستی لەو شەی نەبی. واللهی برێم چ بابە بەران ئەتوو سابیر نەدی لەسە قەبران چی دەکرد خۆی عاجز کرد بوو فرمێشی لە چاوی داهاتە خوارێ. واللهی با فەرهاد بێ بزان مەسەلەکە چی بەسەر هات. واللهی بابە فەرهاد ئیشەشی باشی کرد وازی لەو شەریکەی هینا یەخەی لە یەخەی سابیر کردەوە. واللهی سەفین دەترسێم کوڕم فەرهاد بە بەجێهێشتنی شەریکەی ئەو مشکلەی لە کۆر نەبیتەوە. نانە بابە هیچ مشکلە لەو فەرهادی نییە ئەگە هەر مشکلەکی هەبە ئەساسەن لە مەرکەز شوڕتەی ئیزنیان نەدەدا. ئەوەندە شوەیە ئاخ دڵم چەند بەغەمە چەند بە ئازارە خوا گەورەیە بابە ئەوەندە ئازاران مەدەخۆت. ڕزاش لێ دەکەم بابە لە پێش داکەم ئەوەندە غەم و ئازاری مەدەخۆت دەبا ئەویش دڵم نەبوشێت ئەوەندە غەمان نەخواتە. باشە کوڕم باشە بە تەماشا خوا کەریمە. باشە کوڕم ئەوجە تو دەڕۆی بە من نارێ بەچی دەگەی خارج. سێسا برادرم ڕێک کەتینە پێکەوە دەڕۆین. کوڕە کوڕکۆ ئەلحەمدوللای ئەمە لە چمان کەم نییە لە چت کەم نییە کوڕکۆ دوکانەکە باش ئیش دەکات. واللهی وا بزانم ئەمنیش قسووریم نییە لە بۆ تو کوڕەکەم. واللهی بابا خوا قبول ناکات قسووریت نەکردیە بەس ئەم لە وەزعی بێزار بوومە. کوڕە کوڕم بکە لە ڕاهی خوای
بەجی مێلە و پشتم مەشتێنە بابا هەر یەک دوو سارە هەر ئیقامەکەم لۆ دەرسی و یەکسەر دەگەڕێمەوە لە ئەو دەست چێ دەرێ بە یەک دوو سارە توی قامە وەردەگری کوڕم بەخوای بابا ئەگەر ئەتووچی من گەنج بای قەت ئەو قسانە نەدەکرد بە خودای کوڕم لە خۆشەویستی تومە باشە ئەتو ئەو ڕێیە دوور و تاریکەی دەگریە بەر بە من نارێ ئاخر چێوە دەچی بەس پێم نارێ کو دەردەچی لۆ بابا وەزعی ئێرە گەلک ڕۆناک خۆشە ئەوە ژیانەمە تێداینا خۆ گەنجی ئەو وڵاتەی هەموو فەوتایە وا لە فەراغ دەسوڕێتەوە ئەتۆ ئاگال لە چییە کوڕم سەبرێکی بگرە بابا ئینشا ئەڵڵا چا دەبی کوڕ خۆ بە حیاتی چا نابی ئەوە لە من وەرگرە هەورە و کوڕم ئەتو ئەوەندە ڕەشبین مەبە ما ئەتو گەشبین بە گەشبین بابا بەچ گەشبین بم بە کارەبا و نەفت و بەنزینی بە جادە و ڕێگەوبان و قات و قڕی یا ڕەبی خواه زۆر شکر الحەمدولله ئەو کوڕە لۆهای بەسەر هات یا ڕەبی خدا باشە ئارەس بابت چ دەرێ چ بری کەس لە بابم تێدەگا کوڕە ناوەڵە کەستی تێناگە هەر سێ ڕۆژان لە تازی دانیشتو بوو هەدەتگۆ برای پشتی کوژرایە باشە بێتاقەت نییە لە کوشتنی سواری ناوەڵە بێتاقەت نییە بەس بابم بەخۆی هەر بەعام بێتاقەتە بۆچی برێ مشکلەکی هەیە ئێ باشە تۆ قسە لەگە نەکردیە قسەم لەگە کردیە تا ئێستا جوابەکی وهای نەدایمەوە ئەم زۆرشکم لە بابەت هەیە ئەو شەی کردی بینی خۆمان بی ئەم نیش کوڕ وەڵڵاهی خەریکە مێشکم ڕاوەسی دوێنێ بە مۆبایل تەلەفۆن لەگە بابت کرد لەگەر بابم هی چی گۆ چی گوت کە زانی ئەم ڕاکسەر تەلەفۆنەکەی قەپات کرد باشە هیچ قسەی لەگەر نەکردی وەڵڵاهی جاری دووەم محاولەم کرد تەلەفۆن لەگەر بکەمەوە یەکسەر تەلەفۆنەکە جوابی دادر ئەو ژمارەی داوات کردە داکرایە بابە مشکلەکی زۆر گەورەی لە پێشە دەزانم کوڕم دەزانم بەس ئەو زارە زۆر زۆر زەحمەتە لە بنی دەرچی ماما ئەم دەوی بڕۆم ماری مەهی ئەوە نییە بەجێ بێنم دەباشە کوڕم دەبڕۆ خواحافیز ماما خوا بتپارێزێ کوڕم ئەو موسیبەتێ باشە دەبی سابری ئەو ئیشەی کردبی واللهی برێمچ هەموو شتێک دەبی باشە ئەتو برێ دەبی تاهیر ئاگە لەو مۆزوعی بی وڵی سبەنێ پێم گوت زۆر پێتێک چوو ئەوجا ئەو لەو پێتێک دەچی نازانم بەستایی لۆ خۆی حەزی لە مەشاکل نییە کولی بەران یەک بێت ئیخباری تاهیرم لۆ دێنی بە شک نەکە ئەملۆ و تەنسیقمان هەیە هیچ خەمن نەبی بەس پێت باش نێمش فەرهادی ببینم با بزانە قسە چی لێ دەرنانی حەز دەکەی تەکلیفشی لێ بکە بزان لەگەر تووشێ ناکە ئەتو بری بەکەرکەم بێ تاکیدیم ئیستیفادەی لێ دەکەی فەرهاد زۆر زیرەکە ئاخە ئەگەر بزانی لەگە تو تەنسیقم کردیا ئیشم لەگەر ناکە باشە ئەوجا لۆ دەکەی بزانی هەر دەزانی ئەوڕۆ هیچ شتێک نییە بشاردرێتەوە جارە بزانانی هیچ معلوماتی لێ دەرنانی لۆ ئیشەکەش دوای تەکلیفی لێ بکە زۆر چاکە ئەمن دەبی بڕۆ موعدم لەگە برادەرە چییە باشە بەخێر چی خواحافیز سەر چاو بەڕای من کە یاتو خۆ لەو مۆزوعی دوور بگری باشە والله ئەمیشەر حەزم لێ ڕۆ خۆم دووبگرم بەس بەڕێی تو ئەمێن چ مشکلم لە دروست نابی قەناعەت ناکەم لەبەرەوەی کاک سابیر پێی خۆشیە تو تووش هیچ مشکلەکی بی باشە کاک سابیر کۆ ئێستا وەزەی وەڵی کاک سابیر کووە وەزی ئەوەندە خراپە ڕوومایە بەحسی من ناکە نا باسی تو ناکە بەس لەسەر قەبران زۆر چاوی لەسەر تو بوو بەریوەڵە لەسەر قەبران دیتم هەرکوو چاوم دەژێرا چاوی لەسەرم بوو حەزیشم لێ بوو سەلامی لێ بکەم بەرام وەختەکە ئیوەی نەبوو چاکت کرد ئەو بەینەی لێ دووربی باشە بەس کاک ڕزگارە من مشکلەکەم ئەوەیە بابم دێگۆری چ سەردانی سابیری دەکەم بابت دێگۆت ئەجا سەلامی من پێ ڕابگەێنە برێ ڕزگاری محامی دێگۆت کاک سابیر پێی خۆش نییە کەس سەردانی کە بانەتی جارێ والله محاول دەکەم قەناعەتی پێ بکەم خۆش لە مەسەلەکەی بە دوور ڕاگرم باشترە نازانم زۆرم پێ ئەنتیکەیە هەورۆ دەرێ من دەچمە خارج والله کوڕم کوم لە بۆ باز کردی ئەو هایە ێ باشە بابە هەورە چ مشکلی هەیە دەبە دەچمە خارج بڕۆ لەوی بپرسە دەرێ لە وەزعی بێزارم باشە ماما ئەتو تەسەور دەکەی هەورۆ قەراری نهایدابی لەو مۆزوعی واللهی بەجێرەی قسەکانی وا پێدەچی ماما ئەم دەرێ مەگە هەورۆ لە دوکانێ بێزارە دەبا بێت تەعینی کەین هەوڵە چی لێ بدەین بە هەم لایەکی ئەمن پێم گوتێ کوڕەکەم دەرێ ئەمن بە 1000 دەردەسەری هەتا کولیم تەواو کردیا تازە بە تازە ئەمن بچم بە 150,000 تەعین بم باشە سەفین لێ ئۆتو قسەی لەگەڵ ناکەی بە شکر ڕازیبی ئەرێ واللهی کوڕم خۆتەوەت بکردە واللهی خێریشت دەگەیشتی ماما ئەوە واجیبە ئیشاڵڵا ئەمن ئەو ڕۆبی سبەینێ بی هەورۆی هەر دەبینم محاولەی لێگە دەکەم ئیشاڵڵا ئیقناعی دەکەم واز لەو چونە خارجەی بینی
بەس دخوا کوڕمەگە قسە لەگە کرد بڕک بەهێمنی و لەسەر خۆ قسەی لەگە بکە نەبادا عاجز بی ئەمن دەترسیم دوایە عاجز بی و هەرەتە بی و لایەکی بڕواتن خەمن نەبی بابە سەفین بەخۆی دەزانی کو قسەی لەگەڵ دەکا دەی بەتەمای خۆی بزانین خوا چ دەکاتر ماما بەدڵی تو دەبی ئیشاڵە هیچ غەمان مەخۆڵەیشی ئینشاءالله هەرێ ئەولۆ دیار نی لۆ سەرێکمان لێ نادەی کاکە وازم لە بینە ئەمە تااقەتی مشکلم نەمایە مشکلی چ هەرێ کورە دوونێ سوارە کوژە لەوانەیە سبێنێ ئەمن بم ئەوجە تلو لە خۆ دەترسێ ئەدی بینێدی فەرهادیان لە خینێ وەرنەدا کو لە خۆم دەترسێم دە تو قەزدت چییە برێم چ بەس ئەو شەریکەی سابیری پێناچ شەریکەبی ئەدی چییە ومێت دایری ئەم لە دایری ئەمن بەخۆی کابراکی جێن ومێت نازانی چێ سواری کوشت ئەجە لە چێ بزانم علا کولین ئەمن لەگە هەموو شتی دام لەگەر کوشتن و کوشتاری دانیمە کورە بابا تویشە لەوە دوور قۆر دەکەیەوە ئەمن دەمەوێت پێک و ئیسفادەش بکەین دەزانێت تو زەلامشی زۆر بێعقلی کورە هەر لەگە سابیر خۆت ڕێکخس بە باوەڕ کە دەکە تێنابێ کورە بابا سابیر مارە مار هەر ئاگات لێ نەبی پێت وەدەدا باشە ئێستا بتەمای چ بکەی والله بخۆشم نازانم سەرم لێ شێوایە بە قوڕان وەڵی هەر کەس دەجێی تو بێ و های لێ دێ کورە کاکە من غەمی خۆم نیمە بە دەرەجەی غەمی ئاراسیمە بەستە زمانێک کە تەنە ئەو مشکلانە ئەدی لۆ ناهینێک نەخۆت کاکە ئەدی چی ئەگە لە بابی بی باشە ئەدی لۆ سیڤەری نانێریەکردنی کە سابی قبول ناکە سابیر کە چای بە من و بە سیڤەری دەکەوی چاوی دەستە پشتی سەری وەرچی گورجی هاری لێ دێ کاکە ئیش ئەوها نابێ بەڕاستی دەبێت و هیمەتە چ بکەی پێ برە هیمەتی کو والله ڕاستە ڕاست بڕۆکن سابیری قسەی لەگەرکە ئەو کورە کاکە دەستمەکە سابی دەرم دەکا یعنی لەو تەنگانەیەش هێشتانێکی لەو دەردەکە کورە وڵە دەرم دەکا باشە دەدو خەمی لە چی دەخۆی کورە کو خەمی خۆم هەرو نەبی برامە بڕبڕی پشتمە کورە ئەو کەسە براتە کە لە باوشت دەکە نەگاشە لێ دەکە ئاخ مامەن ئەتون ناودری من نی ئەتون نازانی دری من چەند بە سۆز و چەند بە ڕەحمە بەخوای هەر چەند خەمی بخۆی لە بۆ ئاراسی هێشتا کەمە بەس لە بۆ سابیری ئیشەکی باش ناکەی توخوا مامانەگە قسانە بکەی ئەم هێشتا سابری هەر بە برای خۆم دەزانم سەفی سوارە و فەرهاد بینیان کوو والله ماما ئەوەی ئەم بزانم ئەوەندێ من ئاگام لێ بوو بینیان زۆر خراپ نەبوو واللهی کوڕم ئەمن دەترسێ فەرهاد تووشی بەزمشی ئەتو برێ واللهی کوڕم کوشتن گەورەیە عەرشی خوا لەگە دەلەرزی واللهی ڕازە باشە ماما ئەمە چ بکەین عیلاجمان چییە کوڕم سەفی پشتی فەرهادی برات بگرە ماما ئەو قسانی تو ئەمنی هاویشتە قرت و فرد نا کوڕم نام مشەوەژ مەبە ئەمن دەمەوێ ئەو قسانە بە هەند هەرگری باشە ماما ئەتو پێت باشەم لەگە بام قسان بکەم ئەرێ واللهی پێم باشە بەس بڕێک لەسەر خۆ دەزانی دۆ چکە بابێت تەبیعەتی بڕێک مشەوەشە بەخۆی زوو هەردەچیت باشە ماما ئەتو لۆ قسان لەگە فەرهادی ناکەی هەنێ تو وات پێ باشە ئەدی چی باشکو بە قسەی تو بکە باشە کوڕم باشە هەر مەجالێکم بی ئەمن بەخۆم سەری لێ دەدەم بەس ئەتوش سەری لێ مەبڕە ئاگاتی ئاخ ماما ئاخ چەندم بە فەرهادی گوت بابی من واز لە شەریکەی ساویری بینە واز لەو شەریکەی بینە بە جۆمی نەکرد کوڕە هەر چا نەبوو ئەتوو نەچووی الحەمدلله الحەمدلله خوددا ئەمنت لەو زۆرە شتانە پاراست پرست بە بابت کرد ئەدی و کەژان هیچ بە پرس و ڕاخۆشە باشە کەنجی لەگەڵی دادەنیشی هەر مەجارەکەمی لەگەری دادەنیشم ئەتو بەس دوعای بکە فەرهادی پارێزی واللهی برێم چ پێرەچی فەرهاد تووشی مشکلەشی ببی دەزانی سەفین خێرەکمان لەسەرە چانە بۆ ئەتو نەچووی لەگەڵی ئیش بکەی دەبینم کەژان قسەت گۆڕیە هەراتو نەوی زەختت لە من دەکەێت دەگە بڕۆ لە شەریکەی سابیریشکە چ بزانم سەفینە توش گەلک سێری خۆ دەستی خۆم بۆ نەکردبوو خوا بکەم فەرهاد بە سەلامەتی دەربچی قیڕسی لەم وەڵی لەبەر فەرهادی مشکلی خۆمان لەبیر کرد چ بکەین کەتینە زەمانەکی هەموو غەم و خەفەتە ئەتوەرە نەتانین یەک دقە یەک دقە لەو ژیانی ئیسلاحەت بکەین چی بکەین ژیانی ما هەر خەم واللهی ڕاست دەکەی کەژە ژیانمان هەمووی غەمە غەمی خۆم لەلایەکی غەمی فەرهادی لەلایەکی ئەو بەزم و ڕزمی هەرێمیش بەلایەکی نازانم کونیوەی ئەو میلەتە جەڵتە لێی نادا واللهی ڕاست دەکەی تخواوە ژیانەمە دەژین یان ئاشە دەمان هاڕی واللهی وەستازەوە نازانم برێم چ سەرم سوڕمایە لۆ برێت برامە فەندی بەجێی برای خۆت دەکەی سەفەرەکەی بکە و ناوی خوای لێ بینە کورە خوددا هەڵکە ئەدی سابیر خۆ هەبە زینایلم یعنی ئەتوو بەسە حاری خۆشت لەسە سابیر ڕاوەستای ئەری وڵڵا وڵای دوو درێژ زۆر ئەنتیکەتە ئیبراهیم فەندی کورە قوربانم دەبم هەر کۆچی بە برامە خۆ لە بن ناچمە دەرێت چاوەکەم ئیبراهیم فەندی ئەتوو برایوی بەس ئەو برای تو نییە واللهی وەستا جەوەر چ لێ بشارمەوە ئەوەندە بێزارم نازانم چ بکەم کورە ئیبراهیم فەندی سەلاوەتە چی لێدا
ئەگەرە تۆ هابرێ دەبی خەڵکیری برێت چێ کورە چ بکەم بێزاری وای لێم کردە واتی دەگەم لە مندارێکی بە قەت بکەچ پێوە نییە خۆ ئەسالکە یا ڕەبی واللهی وەستاچەوە لە غەمی سابیری نە نەخۆشی خۆم لە بیرمە نەزانم وەسعم بکووە نازانم چ بکەم دەزانم برای مەفەندی پێت وە دیارە ئەتو پێم برێ ئەدی سیڤەر کۆ لەگە ئیشەکانی سیڤەر لە سیڤەر زێڕ زێر خۆزگە هەموو کەسۆکی باە ئەشەدەم بیلا برای مەفەندی و زاغت ڕۆ ناکە ئەخوا سەلامەتەکە یا ڕەبی لەگە ئەولادی توش ئینشاءڵڵا برای مەفەندی هەر شتێک بە من پێک بێ ئەمن ئامادەم ئەگە دەرێ ئەو جارش لەبەر خاتری تو ئەو جار جسمۆ کسابیری نەکەی بە قوربان نەچی ئەو جارە بە خۆم نەچم سەرەکی دێدەم ئەو جار چ دەی بابی واللهی سەفین قسەی تۆ کوی دەرێ وەیە بابا ئەم دەرێ مەگە فریای فەرادی نەکەوی لە دوایە دەفۆتێ ها تێناگەم ئەو کڕۆل و هەندە سەڕی قەیمە هەر قسەی ناکەم ناکەم هەی ئەوجە بە خۆی زەرەر دەکات دەزانم وەزعی مەش لەگە خۆی تێک دەگات ئەرێ بەڕاست ئەو سوارەی ڕەحمەتی سەفی بەڵێ قەت ئامۆزایە خزمە کەسێکی نەبوو دیفاعی لێ بکە ناوەڵە بابە پێدەچی ئەو کابرایە کەسی نەبووبی دەنا هەتە ئێستا یەکەشیان هەدە هاتە مەیدانی دەدوایە بابە چێ دەوێری بەرامبەر سابیری ڕابۆستنی دەوەڵڵاهی ئەو کابرایە دنیا و بنیای دەناسی ئیشی لە یەک جێرچی ڕناوەسیتر کوڕم خۆ قابلە نەبوویتە فیرعەون و فیرعەونە وەڵڵاهی بابە پێدەچی هیچی لە فیرعەونی کەوتر نەبی دەتو کوڕم خۆت بگەینە فەرهادی بزانە چ دەرێ باشە ئەمن دەیبینم لە دوایش ئەمن تو پێکەوە قسانی لەبێ دەکەین باشە سەفی کوڕم دەبی لە دایرە بۆ تەعینات نەبوویتەوە تەعین نەبی نووسکە بابە بە تەمای چی وەڵڵاهی کوڕم لۆچمە بەڵکە ئەو ئاچاغی لە کۆڵمانی دەکەم و ئیسراحەت کرد وەڵڵاهی بابە ئەوەندەی ئەمن بزانم دەنێت تەعینات نییە وەچی دیکەش دەبینم هەر ڕۆژە یەکێک دێتە ئین دەبی پێدەچی ئیشەکان هەموو واستە کاریە بە ناشکرینە بێمە واستە لە چێ بینی ئەوڵە بابە مە واستەمان نییە واستەی ئەو خوایە گەورەیە ئامەتو بالله کوڕم واللهی ئەو هەرێمە بەڕێی من مەشغوڵ بایە باشتر بوو کوڕم هەر ڕۆژێ بە نەوعەتی ملمان لە بە ملی دەنێ بەی لە چی دەگۆژنی دەیم دوایە کردیە خوشە ئەوە بەزمەکەشی هەلوو هەندێ دەوێت جیرفانی مەلووز بکە باشە بابە باشە دەبا غەمی فەرهادی تەواوبی وعدبی غەمەکی لەو هەرێمەش دەخۆی باشە بەڕۆمەدی خەمی تو لە هەمووان قورسترە یاخۆ بەخێر بێ برای مەفەندی سەرسەرێ من سەرچاوی خدا ئافزگا کاک حاج محەممەد کورە وەڵڵاهی ئیجابی نەدەکرێت و ئەو مادی بوونێ بدێ بەرەخۆ هەر لە من نەکەیت و بۆ نەخۆشەی بۆ پشتێشێت و لێ ڕەهاتی سەر لە من بە خدای حاج محەممەد چ لە بژەڕەوە دڵم ئەوەندەتون بۆ ئەوەندەتون گوتم بە خدای نازم بشمنم دەبچم سەرش لە حاج محەممەدی بدەم دەزای چەند غەریب نەکردی یا ڕەبی خواترت هەر خۆش بکە ئینشاءڵڵا خوا شفاشت دەبوو هەر دەنێریتم برای من ئامین ئەمە ئەرێ برای مەفەندی بەڵێ ئەتوو سەردە سابیری برادان حاج محەممەد چ لۆ بژەرمەوە خدا دەزانێت چوم لە دەرکەمدا کە دەرکەی کردەوە چای بە من کرد هەر بە پارەسوان دەریکردمە دەرێک یعنی سابیر هەر بە خێرهاتنیشی نەکردی نەوەڵڵا بەس تەنها ئاراز نەبێتن یەک دوو قسەی لەگەڵم کردوتەوە ئاخر هەمکە نازانم وەڵڵاهی نازانم سیرم خۆ کە دوعایەکی لێ ناکەم نەکەی چاوەکەم دوعایەکی لەو کە باشترە بەشکە خوا هیدایەتی دەدا ئینشاءڵڵا ئامین ئامین یا ڕەبی ئەرێ برای مەفەندی ئەدی سیڤەری کوڕت کووە بەخوای باشە بە ئیشەکەی مەشغولە و ئەدی کەنجی بە تەمای سەفەر بکەیت کورە وەڵڵا برام لە بەرسابی دەستم شکایە پێکم دەڕۆ پێکم لە دوو دەخشێت تخوا ئەوجاتوو لەسەر سابیری ئیش خۆت تاخیر دەکەی کورە حاجی محەممەد سابیر برایە برا بریادە سەڵاتم هەبە لەو خەمەی قوتارم دەکرد ئەوجا ئەتوو چ قسووریت هەبووە لە بۆوی ئەتوو ئەوە بە خۆت بەو وەزعای خۆت بە هەموو نەوعەکی لێی دەچێ پێش ئەو دەکشێتەوە حاجی محەممەد کورە داخی سابری دارزام ئەوجا برای مەفەندی چێ هەیە ئەو ڕۆ خەمێن نەبی برا باشە حاجی محەممەد پێم برێ غەمی تو چییە کورە برێم چ برای مەفەندی وەڵڵاهی نەزانم برێم چ ئەوە چی ژۆرۆکمان هەیە ئەوە 10 سارە چووتە ڕێی خۆی منداڵیان نابی هەوروی کوڕم کولەی تەواو کردیا ئەوە خەریکی دوکانەکەیتی کاکە لە من چوویتە سەر کەلێ شەیتانی دەرێ ئیلا دەچمە خارج بەڕاستی برام دەردت گرانە هەرچی دەیگری و خەمەکی هەیە و بریندارە یا ڕەبی خوایە دەرکەچی خێر لەو ملەتەی بکەیەوە لە خەم و خەفەتی ئەو دنیای ڕزگاریکەی ئامین ئامین یا ڕەبی خوایە